هێزە ئاسایشیەکانی هەرێمی کوردستان بە چەک وەڵامی داواکانی خۆپیشاندەران دەدەنەوە بۆ موچە و باشترکردنی ژیانیان. دەستەوەستان نابین ئەگەر هێرش بکرێتە سەر هەر هاوڵاتیەک یان سەرکوت بکرێت. هاوڵاتیانی عێراق لە هەموو ناوچەکاندا یەکسانن و سزای ئەوانش دەدەین کە هێرش دەکەنە سەر هەر هاوڵاتیەک. شیکەرەوە لەو بڕوایەدان بەغدا و هەروەها حەیدەر عەبادیش دەخوازن ڕەوشی هەرێم بەکاربێنن تا خۆیان وەک پاڵەوانی مافەکان نیشان بدەن. بەڵام کێشە سەرەکیەکە لێرەدا ئەوەیە حکوومەتی هەرێم لاوازە لە ڕووی سیاسیەوە دابەش بووە لە بەردەم قۆناغێکی گواستنەوەدایە کە تەواو نەبووە. خەڵکیش تووڕە و ناڕازین و بێهیوان بەهۆی گەمارۆکانەوە. هەر بۆیە پێویستە حکوومەتی هەرێم پەیوەندی ڕاستە خۆی بەو خەڵکەوە هەبێت کە لەسەر شەقامەکان و متمانەیان بداتەوە، ئەگەرنا ئەوە بەغدا دەرفەتەکە دەقۆزێتەوە. جیاواز لە خۆپیشاندانەکانی پێشوو بێ لە داوای موچە و خزمەتگوزاریەکان خەڵک داوای لە دەسەڵات لاچوونی فەرمانڕەوایانی ئێستای هەرێمەکەشیان دەکەن. سێ مانگە موچەمان وەرنەگرتووە. خۆپیشاندانەکانمان بۆ موچەکانمان و دابینکردنی خزمەتگوزاریەکانە. لەم خۆپێشاندانانەماندا تەنها داوایەکمان لە حکوومەتی هەریم هەیە. هەردوو ئەنجومەنی وەزیران و یاسادانانیش بڕۆن و دەست لە کار بچێشنەوە. ئەم داوایانەی خۆپیشاندەران لە کاتێکدایە گەورە کاربەدەستانی ئێستای هەرێم دەخوازن هەڵبژاردن بکرێ. شیکەرەوەش لەو بڕوایەدان چوونە نێو قۆناغی گواستنەوە زۆر گرنگە. پێم وایە باسکردنی هەڵبژاردن ڕێگەیەکی زۆر باشە بۆ دەستپێکردنی ئەو قۆناغی گواستنەوەیە. بەڵام پێویستت بە ڕیفۆرمە. لە ڕاستیدا پێویستت بە ڕیفۆرمی ئابووری و سیاسی هەیە و پێویستت بە پێکێنانی هێزێکی ئاسایشی بەتوانا هەیە. ئەو هەڵانەی تا ئێستا کراون بە ڕیفراندۆمیشەوە هۆکارە سەرەکیەکەی نەبوونی سیستەمێکی گونجاوی فەرمانڕەوایەتی بووە. دەسەڵاتدارانی ئێستای هەرێم بێ لە بەکارهێنانی چەک و دەستگیرکردنەکان دەشڵێت خۆپیشاندانەکان دەستی دەرەکیان لە پشتە. تەنانەت ئەگەر ئەوەش ڕاست بێت و لایەنی بیانی دەستیان هەبێت و هانی خۆپیشاندەران بدەن بەو مانایە گازندەکانی خەڵک ڕەوانە بن. ئەم جۆرە قسە و باسانە تەنها بیانون کە حکوومەت نایەنەوێت کێشەکان چارەسەر بکەن. ئەگەر دەستێوەردانی بیانیش هەبێت ئەوە کەم و کوڕەکان لە حکوومەت خۆیەوەیەتی. نوکوڵی ناکرێت لەوەی خۆپیشاندانەکانی هەرێمی کوردستان ڕنگدانەوەی ڕەوشی داراییە لە هەرێمەکەدا. بواری پیشەسازی گشت و کاڵ پەرایان پێنەدراوە و ئەمەش کێشەیەکی گەورەیە، بەڵام گەشتیاری تا ئەندازەیەک پەرسەندنی پێوە دیارە بەهۆی کەرتی تایبەتەوە، بەڵام کاریان لەسەر پەرەپێدانی کەرتێکی تایبەتی ڕاستەقینە نەکردووە، بەڵکو کەرتێکی تایبەتی مشەخۆر دەستی بەسەر سامانەکان داگرتووە و دەیباتە دەرەوە و بەرهێنان لە هەرێمەکەدا ناکات. خۆپیشاندانەکان توندوتیژیەکی زۆریان لێکەوتوونەتەوە، هەرچەندە داوایەکی زۆریشان کە نابێت بە هیچ شێوەیەک ڕەوایی بدرێ بە توندوتیژیەکان.